ئێمە عیلممان لە چۆ پێگا لە هەستەکانمانەوە کە ئەیبینین مەسەلەن من ئەم قەڵەمە ئەبینم ئەزمونم کردو پێم نووسیوە ئەزانم ئەمە قەڵەمە کردومەتەوە ئەزانم نوچی تایە سپرینگەکەشی تایە ئەم معلوماتانە لە بەرچاوم مێشکم یعنی هەستەکانم شێوەی دەست و چاو وێناگرتنێکی قەڵەمەکە لە مێشکم چەسپیوە بووە بە عیلم ئەمە عیلمێک یەکێکی کە بە ئەزمون بۆی بووە بە عیلم وەکۆی سەرابێکی بینیوە تراوێلکەیەک لە دوورەوازانە گەرمی کە هەڵستێت لە سەحرای لە دەشتا لە جادەیەکی قیر وەزانێ ئاوە کە ئەچێ سەیرەکە ئاو نییە جارێک کەش دیسان ئاقڵ پێڵێتەوە ئاو نییە بەس تینوێتێکێڵە دەبڕە بەڵکو ئاو بێ ئەڕوا دیسان ئەمیتریان بە ئەزمون عیلمێکی بۆ دروست بوو کە ئەوە سەرابە یەکێکی تریان پیاوچاکێک پێڵێ وایە متمانەی بە ڕازگۆی پیاوچاکەکەی دکتۆرێک پێ دەڵێڵێ ئەو سەرێشەیەت سەرێشەکەت نەخۆشی نییە بەڵام ئەعرازی فڵان شتە ئی نەخۆشیەکی ترە تۆ متمانە لەسەر دکتۆرەکە هەیە ئەنجاوای لێ هاتووە ئەڵێ دکتۆری کوردستان بابە مووی قەسابنەوەن هەر دەرمانە نووسێ ئەڵە وڵا بردیان بۆ ئەڵمانیا کاکە دکتۆرێکی زۆر پرۆفیسۆرێکی زۆر مهم بوو متمانەت بە پرۆفیسۆر ئەڵمانەکە زۆرترە لەبەر لە وڵاتی قانونی شایە محاسبە ئەکرێ ئینسانیش بەروەردە بووە بۆ پارەپیاکردنەکەی ئەوەندە بەلاو مهم نییە لەگەڵت زۆر ماندووە بێت چکۆ پارەی هەر هەیە لەگەڵت ماندووە بێ ڕوحی ئینسانیەکەشی هەیە لە قانونی ژەترسێ متمانە زۆرتر بۆ دروست بووە ئەمە ڕاستگۆیە ئەگەر ڕاستگۆیەکەی لە خۆیەوە هاتبوو وەکو هی پێغەمبەرێکی نازدار سەلامی خۆیان لێبێ تۆ عیلمێکی ترت ئەم جارە بە ڕێگای نەقڵەوە بۆ دروست بوو کە گومانت لێنی لەبەرەوە ئەم پێغەمبەرە نازدارە لە سەردەمی پێش وەحیەکەشە کەس درۆی لێ نەبیست بەڵام ئەمانە کە ئێساڵن ئیتەخەذ الله وەلەدا ما لهم به من علم هیچ جۆرە عیلمێکیان پێ نییە هیچ دەلیلێکیان لەسەر ئەمە نیە ئەشەهیدوا خەلقەهم نا ئێ باشە لەو سەردەمەی خوای پەروەردگار خەڵقی خەلق کرد ئەم خەڵکەی دانابوو بەوەی کە شاهید بوون نا ئەی لە خوان و چۆن ئاڵێن ئەم خەڵکەی کە ئەڵێن فریشتەکان کچی خوان ئەو زمانەی خوای گەورە فریشتەی دروست کرد ئەمانە هەبوون تاواک ئەو شاهیدیە بدەن نا کەوا بوو هیچ عیلمێکیان پێ نییە دەلیلێکیان هەیە بینیویانە کە کچەکان فریشتەکان وەکو کچی خوار ڕەفتارەکەن نا بە ئەزمموی خۆیان بۆیان دەرکەوت نە وێنایەک هەیە کە لە مێشکیان چەسپی بێن نا خەبەرێکی سادقیشیان پێگەیشتووە نا کەوا بوو ما لهم من علم ولا لآبائهم ئەگەر ئەوان باسی ئەوەکەن کە ئێمە لە باوکمانەوە وەرمان گرتووە إنا وجدنا آباءنا على أمة على آثارهم وإنا على آثارهم لمقتدون يا مقتدون ئەوەش طبعا هەر لێرەش بۆیە ئەوەش تەئکید دەکاتەوە کە ئەوانە دینەکەیان لە باب و باپیرانیان وەرگرتووە کە غەڵەتە لێرە ئاماژەیەک بۆ ئەکا کە تۆ نابێت دینەکە لە دایک و باوکتەوە وەرگری ڕاستە بە مناڵی فێرت دەکەن کەس کە باڵغ بووی عاقڵ بووی لو كنا نعقل أو نسمع ما كنا في أصحاب السعير ئەبێ بە عاقڵ بڕۆی بۆ دینەکە بە سەمعیش گوێ لە وەحیەکە بگری بۆی بکەویتە سەر ڕاستە ڕێگاکە تۆ خۆت مەسئولێتی خۆتە ئەو کاتە إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مقتدون خی گەورە قبولی نییە بۆیە لێرەشە ئەفەرمێ كبرت كلمة أفرمي ما لهم به من علم ولا لآبائهم